ئێستا بۆ ئەحواڵ پرسینی ئێمە باوکم چۆتە لای چکە باوک لە قیامەتیش هەر ئەحواڵی منداڵیە دەپرسێنی دەڵێ دوێنێ دراوسەیەکمان ناشت دڵنیام کە ئەمڕۆ باوکم سەردانی ئەو مردووە تازەیە کردووە بۆ ئەحواڵ پرسینی ئێمە خەمی ئەوەمە ئەو ئاەتی نوحەی کە فێری کردین بۆ پەڕینەوە لە لافاو لە وڵاتە بەشی پەڕینەوە لە جۆگەلەیەک ناکەم یعنی تۆ دەبێ نوح بخوێنیتەوە بۆی فێرە لافاوبی کەچی بەداخەوە لە وڵاتە بەشی پڕینەوە لە جۆگەلێشی کەمیش ناکەم. دەست خۆش مامۆستاگیان زۆر زۆر سپاس دەکەم. پرسیارێکم ئامادە کردووە زۆر بەدڵ ئامادەم کردووە. باش دەمەوێ بڵێم ئێمە ئینسان زۆرێکمان بە تایبەتی تاکی کورد دەریایەکمان نەبینی و بەلەمی زۆر خۆزگەمان بە شەپۆلەکانی سپارت. دەستمان نەگەیشتە ئاسمان و داوی درێژی زۆر ئاواتمان کرد بە بەرۆکی کۆلارەکاندا. بەردیم بووین و قیژەمان هات بۆ ڕەسمکردنی کۆلارەکان، هێلانەی پەڕێزهێلکەکانمان تێکدا و شین بۆ نەورەسەکان دەکەین. بەڕاستی هەموو ئەوە لە پێناوچی ئینسان لە بەتاڵیدا ئەو هەموو شەڕە بۆمانەوە دەفرۆشێ یان هەموو ئەوە پێویستی ئینسانن بۆمانەوە. دەمەوێت تێڕوانینی ئێوە بزانم. نەمانی ملبلانی و نەمانی ڕق بەڵێ پێدەچێ وەهم بێ پێدەچێ ئێمە بەس لە شانۆگەریدا مەسەن زاڵم دۆڕاوە لە چیرۆکێکە خراپەکار مردووە و لە درامایەکدا دەرەبەجێکی زاڵم یان سیاسەتی دیکتاتۆر و خەڵک سەرکەوتووە. لە ڕاستیدا مەسلەی ڕق هەمیشە براوەیە. ئەوەی دۆڕاوە خۆشەویستەکەیە. ڕق براوەیە پێدەچێ خات و شەیمە پێدەچێ ئەو ململانەیە کە هەیە ئەم ڕقەی کە هەیە ئەم بەریەکەوتنەی کە هەیە و واز نایانین لە بەریەکەوتن پێدەچێ خودی ئەم هەسارەیە چکە لە ڕێگەی بینگ بانگ و تەقینەوەی گەورەیە دروست بووە پێدەچێ هەر گردونەکە خۆی وابێ. ئێمە زادەی ئەو گردونێن خۆ دەزانین ئەم گردونەش یەکسەر بە تەقینەوەی گەورە دروست بووە بۆیە ئەو تەقینەوەی ئەو ململانەیەوەی ئەوە کە هەسارەیەکی گەورە هەسارێکی بچوک دەسوڕێت و چکە ئێستا ماڵ خۆ لە پیاوەتی خۆی نیە دەسوڕێتەوە. ڕاستە هەسارەکەمان گەورەترێ بۆیە دەسوڕێتەوە. پێدەچێ بوونی ئەم ڕقا بوونی ئەم ملشکاندنە بوونی ئەو هەموو ماڵوێرانیە ئەو هەموو ماڵوێرانیە لە قەدەری ئێمەیە پەیوەندی بە بیر و بۆچوونی ئێمە نەبێ ئەوەندەی پەیوەندی بە خودی گردونەکە هەیە کە خۆی بە تەقینەوەی مەزن دەستی پێ کردیە. من دەستم لەوە شوشتووە حتا بۆچوونێک هەیە کە ئەدەبیش دەورێکی خراپی هەبوو ئەدەبیات لەوەی کە خەڵک وەسی خۆی نەگۆڕێ ئەدەب وەکو موسەکینێش لاتە یعنی لە چیرۆکێکە زاڵم دەدۆڕێنی لە شعرێکە دەرەبەک دەکوژرێ لە درامایەکە کوڕە هەژارەکە سەر دەکەوێ و کچە دەوڵەمەندەکە دێ لێ دەپارێتەوە بیهێنێ و ئەمە لە ڕاستیان نیە وەکو موسەکین لاتوە یعنی بەشێکە لە خۆ خەڵەتاندن بەڵام خەڵەتاندنێکی جوان و نیشە قسەیەکی هەیە دەڵێ ئەگەر هونەر نەبووایە حەقیقەت دێ کوشتین بەڕاستی یعنی ڕاستی ئەم کەونە ورد و خاشی دەکردین ئەگەر مۆسیقا نەبووایە ئەگەر شێوەکاری نەبووایە ئەگەر شعر نەبووە. بۆ لە بیرکردنی خۆشەویستەکەی خێزانی پێکهێنا و منداڵیشی بوو ئێستا کچەکەی ناوی کانیە بەڵام خۆی گۆزیە شکاوە بە ناوی سێبەری درەختەوە هاوسەرگیری کرد. ئێستا ئەو ژنە لە ناو چوار دیواردا چێژ لێ دەنێ بۆ دیواری پێنجەم. هەندێک پۆشاکم بە تایبەت بۆ بینینی تۆ کڕی بوو هەروە بە تازایی لە ناو کەنتۆرەکەدا هەڵواسراوە. تێگەیشتم بۆ عەلاقەی جل لە شێوەی نیشانەی پرسیار دروست دەکرێت. دەمێکە لە کەسم نەبیستووە وەکو جاران پارەیەک لە شۆستەی بازاڕدا بدۆزنەوە چونکە تەنیا تەماشای یەکتر دەکەین هەر یەکە و بە شوێن ڕوخساری ئازیزێک دەگدا دەگەڕێ ونی کردو کە تۆم نەما ئەو جازانیم
خەڵک بۆ پیاسە ناستە سەر قەڵاتی هەولێر هەر یەکە و ڕۆ و گەڕەکی ئازیەک دەوەستێ و وەکو سەربازێکی پیر لە مەیدانی شکستەکانی خۆی دەڕوانی. ئایا مامۆستا هیچ کات بووە لەسەر قەڵات وەستا بێ ڕۆ و هیچ گەڕەکێک؟ من ڕۆ عکاوە دەوەستا باشە برادەرەکان و هەبوو ڕۆ تێراوە دەوەستا باشە هەبوو دەهاتە ئەو بەری ڕۆ ئازادی دەوەستا هەر یەکە و ڕۆ و ماڵە دۆستەکەی خۆی و کاتی منداڵیش بووین ینی ئەوەی کاتی باسی دەکەم هەراش بووین گەنج بووین باشە بەڵام هەبوو مەسەلا من دەمگو باشە لەگەڵ دێمە ئەو بەرەی بەرامبەر باز لەگەڵمەبێ بێ ئاخری دواتر یعنی ئەم لەگەڵ دێمە بەری ئازادی لەگەر تەمەشای ئازادی دەکەم بەڵام دەبیتە بەشە عنکاوەش ملوکێت